ئێوارەی چوارشەممەی و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤە. بینەرانی عەزیز، من ملار مستەفام و خۆشحاڵم ئەم چوارشەممەیەش هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پێشەنگ تیڤ. ئەمڕۆ 26 ئابی 2026 دوو تەوەرمان هەیە. سەرەتا قسە و باسێکمان دەبێت لەسەر ئەو هەواڵێکە لە سووریا بڵاو بێتەوە کە مەزلوم عەبدی دەبێتە ڕاوێژکاری جۆلانی سەرۆک کۆماری ئێستای سووریا. ناونیشانی بابەتەکەشمان هەسەدە و سووریای نوێ لە کەوانەدا. لا تەوەری دووەمی بەرنامەکانیشماندا قسە و باسێکمان دەبێت لەسەر ئەو کۆنفرانسەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە کەرکووک لەژێر ناونیشانی ئامانجی پاراستنی ژیان و ئاسایشی هەوڵاتیانە لە کەرکووک. ئەوە تەوەرەکانی ئەمڕۆمانەوە کەمیشە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج تێبینیەکانتان بەشداری بکەن و پرسیاری ئێوە ئاڕاستی میوانانی بەرنامەکە دەکەین و وەڵام وەردەگرینەوە. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عەزیز، هەروەک ئاماژەمان پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان قسە و باسێکە لەسەر ئایندەی هەسەدە و سووریای نوێ لە کەوانەدا. ئەم بابەتەش تاوتو دەکەین لەگەڵ جەمال موحسین، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. جەمال موحسین، ئێوارەت باشە و سوپاسکە لەگەڵمانیت. ئێوارەتان باش، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. دوای ئەوەی کە لە سووریا دەسەڵاتەکەی بەشار ئەسەد کۆتایی دێت و جۆلانی ئەوەی ئێستا پێوترێ ئەحمەد شەرع دەسەڵات دەگرێت، لەگەڵ هێزە ئەوەی کە پێیانوترێ هەسەدە و قەسەد کێشمەکێش و ناکۆکی بووە هەتاوەکو بیرمانە سەرەتای ئەم ساڵ ئەو کارە ساتانەی لێکەوتەوە هێشتا ڤیدیۆ دڵخەزێنەکان لە پۆڕە کۆمەڵاتەکاندا لەبەرچاون. بەڵام هەواڵ بڵاو بۆتەوە کە مەزلوم عەبدی دەبێتە ڕاوێژکاری ئەحمەد شەرع واتە جۆلانی بۆ کاروباری کورد. ئێوە ئەم هەواڵە و چۆن هەڵدەسەنگێنن؟ زۆر سوپاس بەم دەرفەتە. هەڵبەت پێشەوەی کە قسە لەسەر خودی هەواڵەکە یان ناوەڕۆکی هەواڵەکەش هەوڵین وە ئەوەی کە ئیتفاقاتێکی دیاریکراوی تیا هەیە بکرێ، تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە و ئەوە بیری بینەران بینینەوە کە هەر لەم تەلەڤیزیۆنە ئێوە لە رادیۆ پێشەنگی شۆ ئێمە لەو بارەوە قسەمان بوو کە ئەو هەلوو مەرجەی بەدوای ڕووخانی بەشار ئەسەدایەت و هێرشێک حکوومەتەکەی شەرع بۆ خۆ تەسبیتکردن و سەپاندنی دەسەڵاتی لە سووریا و چۆنەڵی یەک کاسەکردنەوەی لەناو هەموو سووریایە، کەمێک بگەڕێنەوە بۆ دواوە سیاسەتی ئێمە بیر خەڵک بخەینەوە. مەبەستم سیاسەتی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێمە بەدوور لە هەر چاوێکی تەنها لە ئاستی چاوێکی ڕەخنەگرانەوە بۆ بەدوور لەوەش کە پێشینەی ئەو هێزە سەرەکیی کە هەسەدەی پێکێناوە کە یەکینەی پارێزەکانی یەکینەکانی پارێزگاری گەل و یەکینەکانی پارێزگاری ژنان و ئەوانە باڵین بارحاڵ وتمان بەجیا لە هەر جۆرە حەساسیەتێک یا هەر لە چاوێکی نەکرد وتمان ئەمە لە چوارچێوەی هەلومەرجێکی تازەی ناوچەکە دێکە بۆەوە دەرنانی کۆماری ئیسلامی نفوزێتی لە ناوچەکە و ئەمە مەسەلەیەکە ئەمریکا بەجددی بە شوێنیوەیەتی و ئەوە لەوێ لە بریوە دەسەڵاتێکی هەڵقەڵی جوێ خۆیدا بمەزرێنێ ئێتە بۆی مهم نییە کارکتەری سەرێکی نەک بۆ مهم نییە ئەسڵا کار و ڕۆڵی بەو سپات کە هیچی لە فیگەرەکانی ناسراو بە خۆیان وتەنی تیرۆر و هێزەکانی داعش و بەرەی نووسرە و ئەمانە بە کارکتەرێکی لە بابەتی وەکو جۆلانی وەتا ئەحمەد شەرعی سپارت کە ئیتر سەقامگیری ئەمنی لە ناوچەکە لانیکام بۆ تەمین بکە لە دوای ئەوەی کە بە تایبەتی زانی سووریا زەمینێک بوو کە لێوە هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل لەکراوە هەژوونی ئێرانی تیا باڵا دەست بۆوانن. بەرحاڵ
هەر چۆنێ لەگەڵ زل هێزەکان ئەمریکامی اتفاقی کردبێ ئامانجی سەریکیەوە بۆ کە بە تایبەتی ئەو وەختە دەنگسەر و بە جۆرێ لە اتفاقات و ڕێکەوتن لەگەڵ رووسایەکی بێدەنگی لەوە دەرنانی ئێرانیش بکە بەرحەڵوا کەوتەوە سەرنجام زۆر ئەم لایەنانەی کێشنە بەوەی کە مهم بوو ئەگەر چی لە سەرەتاوە یەپەگە وەکو هێزێکی سەرێکی ناو هەسەداوە ئەو کە پێوترێت دەسەڵاتی خۆسەری باسییان لەوا کرد کە ئەمانیش دەسەڵاتی خۆیانیان ببێشتی لە بابەتانە بەڵام هاتنی تۆمباراک و فشارێکی بەهێزی ئەمریکی لەسەر ئەوان زۆر ئەم شتەی دامرکاندەوە و بە جۆرێکەوەی سەپان بەسەریانەکەبێ ئەمان لە چۆرچوی سوورەی تازەیە لە قەوسە خۆت بتەنی لە سوورەی نوێ بێ ئەمانیش ببن بە بەشێک لە دەسەڵاتێکی یەکاسەکراوی مرکزی لەو کاتەوە و بە تایبەت لە مانگی یەک بە دوای ڕووداوەکانەوە ڕووداوەکانی کە لە دوای ئەوەی کە لە دووربزەکان درا ئامی تیاکرا چەندین اختصابی بە دەرەندانترین شێوازتیا بەڕێوە چووە خەڵکێکی زۆری تیا کوژراوە بەرحەڵ زۆر کەس ناوی جینۆسایدی دووربزەکان و ئەوەشمان بینی هەتا لە شارە ژار و شارچکە کوردیەکانیش کە چۆن هێزە ئیسلامی خۆنخۆرەکانی سەر بە شەرع پەلاماری دانیشتوانی کوردزمانی و شارانیاندا بەڵام بەدوای ئەوانەشە ئەوە دوا ئەڵقەکانی سراحێک بوو ملمەلایەنەیەک بوو لەسەرەوەی کە ئەمان من هەردیسان لەڵم لە قەوسە بە هێزێکەوە بچنە ناو ئەم سووریایی گرتووە وانە بێت هەموو شتێک بسەبێنن بەڵام لە دوای اتفاقیەکانی تقریبا کۆتاییەکانی مانگی کانونی دووەمی ئەم ساڵ ینی مانگیەکی ئەم ساڵ تا دواتر لە ئازاریشەوە کە مانگی سێوە اتفاقاتی ئەمنی و ئەوەی کە کردیان ئێستا سەرنجام ئەم مەسلەی ئەبێ نەتیجە عملیەکانی دەرکەوێت نەتیجە عملیەکانی ئەوەیە کە لە بیدایەتەوە قسەی لێکرا زۆر بە ڕۆشنی پەیامی ئەمریکاوە بوو کە پشتی کردوێتەوە هێزەوە ئەوانە بێ ببن بە بەشێک لە دەوڵەتی تازەی سووریا و ئەو شتێکی پێ بترێ هەسەدە و هێزەکانی سووریای دیموکرات و هێزە چەکدارەکانیان حەل ببن لە ناو چوارچەوەی سوپای سووریا ئیتر ئەمانی تریش پۆستێکیان هێشتێکیان پێدرێت سەرنجام ئەمەی ئێستای بینین ملدانی تەواوەتیە بۆ اتفاقیە یا چوون بوون بە بەشێکە لەو اتفاقیە و هەواڵەکان ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ باس لەواکەن کە گوایە سێ مەرسومی تازە لەلایەن شەرعەوە دەرچێت کەوژەوەی یەکەمیان تەبان پۆستی خۆیان وتەنی سیادی بدرێ بە هەریەک لە مەزلوم عەمدی و لەگەڵ ئیلهام محەممەدا کە ئەمەی دووهەمیان بێتە نێو چێتە نێو لە پەرلەمانەوە پێوترێن ئەنجومەنی گەرد لەوێ پۆستێکی پێدرێت کەوە سیادیە بە حساب شخصێتیشی کوردیە چێتە دەسەڵات و لە سووریایەکە ئەمە بۆ ئەوان بە حساب شتێکی تازەی بەرحەڵ کومافوانە سەیرێکرم دوای قساکەم لەسەرەوە چیەوە ئەویشیان کە مستەشاری یان ڕاوێژکاری دەوڵەت ئەحمەد شەرع بۆ مەسەلەی کورد ئەمەیتە مەسەلەیە کە زۆر قسە بەڕاستی لە خۆی هەڵەگرێ نازانم دەرفەتی بەرنامەکەتان چەنە بێت ئەوەی کە چۆن لەسەر ئەوە بکەین ئێستا ئەگەر بتانەجار بەردەوام لەسەر هەلو مەرجانوەیە کە ئێستا باڵێ من مەبەستم لەوە بوو خودی ئەمە ئیتر بە ڕێککەوتنی عەمەلیەوە گوایە لە مەرسومەکانێکی شکیانەوەیە کە زمانی کوردیە بێ بەڕەسمی بۆ خوێندن و ئەو مەوادانی لاریکەم باسی 6 مەوادی خوێندن لە مەکتەبەکانە کرا لە پاڵ عەرەبیە کەوانەش بێتە بە زمانی کوردی خوێندەکە ئەما کرێ مافێکی سادە و سروشتی هەر کەسی بێ بە زمانی دایکی خۆی بخوێنێ بەڵام ئایاوە بچێتە چوارچێوەی چ حەق و حقوقێکەوە ئەمە بۆ ڕوانگەی بزوتنەوە کۆمەڵاتیەکان ئەبێ جێبێ هەڵدرێ کەسێکی ناسیۆنالیزە ڕەنگە خۆی بەمە سەرگەرم کاو بڵێ تر لەبەرەوەی لە سووریا بەحیاتی دان بە کوردان نەنراوە ئێستا دوو کەسایەتی باشی و بەرزیە چێتە نێو پۆستی سیادی پێدرێتێتە ناو جەرگەی دەسەڵاتەوە لە ناو مەرکەزەوە کاریگەری داهەنێ بۆ ئافەکانی گەلی کورد ئەوە جوملەی خۆیانە ئەوە زمانیشی تر بە کوردی خوێنرێ بەوانە ئیتر ئەمە تاو هەرای دنیا بۆ سازێکەوە خۆی سەرگەرمەکە بەوەی کە ئەمی تر خەڵکی کورد زمان لە وڵاتە بۆ بە ساحیبی هەموو شتێکی خۆی کە بە بڕامی مەسەلەکەی تر ئەمە نییە بە هەر حاڵ من پێم وایە ئەم مەسەلەیە لە کورت و مختصرە ئەگەر وەکو بیرهێنانەوە لە درێژی ئەوی لە بیداتەوە بیرهێنانەوەی نەزەریە لەسەر مەسەلەیە خودی یەپەگە وەکو هێزێکی ناسیۆنالیستی جا ڕاستە کەسێک ڕەنگە
ئەم قسەی من واوەرگرێت بڵێ ئێوە بەوانیشەڵە ناسیۆنالیست و بێژیتی پارتیژە لە ناسیۆنالیزم خۆ ناسیۆنالیزم دەتوانێت عشیرەتی و با بڵین عشیرەتی و فەرهەنگ پاڵ بە فەرهەنگی دواکەوتووە بە بەپێی زەڕوورەتی چوونە پێشوو کۆمەڵگاکەی و ئەو ڕۆڵەی پێی ئەسپێدرێت لە بەگەڕخستنی سەرمایە و کۆمپانیەکانی ئەو کوردستانی عراقی بینین و ئەشتوانێ بڕێک لافی پێشکەوتن خوازی لێ بدا شتی لەم بابەتانە بەڵام سەرنجام سەر بە بزوتنەوەی کە سەر بە بزوتنەوەی لەباری چینایەتیەوە سەر بە خەڵکی کرێکار و زەحمەت کێشی ئەو کۆمەڵگای نییە و ئەمە بزوتنەوەیکی ناسیۆنالیستیە جارڕان ڕەنگە هەندێک مەسەلەیان بە تایبەتی لە دوای دەوران لە کاتی دەورانی داعش و لە پشکانی داعش لەسەر دەستی بە تایبەت چەکدارانی ژین کە زۆر قارەمانانە هاتن مەیدانەوە ئەم ئینتیباعی داوە کە ئەمان ئێستایەتی زۆر پێشکەوت دۆرن بەڵام ئەم ڕێکەوتنانە پرسیاری زۆر جددی لەسەر ئەو جۆرە لە پێشکەوتنیش کە ئەوانە لافیان پێ و لێدا لە تاریخی پێشوانە ئەخاتە ینی پرسیاری جددی لەسەرەوە دروستەکە ئەتوانێت خەڵک ئێستا بە سادەی پرسێ هەر خودەوەی بەگەی پێژەیە واوی تر ئێستا پێوترێ هەسەدە چکە هێزی سەرکی ناوەوە هەسەدەیە چکەوە تا مەوقعدان بە کۆبانی و مەزم کۆبانی و مەزم عەبدی و کەسایەتیەکانی ئەوانە هاوسەرکیشی پێشوو پەیوەندیەکانی دەرەوەی هینی خۆسەریە ئیداری خۆسەریە خۆ قسەیەک لەوە ئەو هێزانەی کە بە ناوی عشرەتی دژی بەشار ئەسەد بوون و لەناو هەسەدایە بوون ئەو هێزانی دروزیەکان کە ئێستا خۆیان نفوزی خوانیان لە ناو سوێدایە بەخۆت کردووە حتا چێکیان پێوە جۆرێک دەوڵەت گەماری داون و بەڵام ناشتوانێت بچێت بە تەواوەتی داگیری بکەوە هاوکێشێکی ترە بڕە قوڵتر و پشتیان داوایانەوە ئەوان پشتیوانی ئیسرائیل بەدەست بێنەوە ئەم جۆرە شتانە بۆیە مەوقعیەتدان جێگەڕەگەدان بە ئەم کەسایەتیانەی ناو هەسەدەوە کە سەرریشەکانیان ئەمانەی سەر بە هێپەگەڵ پێشەوانن ئەما بێ بە دەستکەوتێک گوایە دەسەڵات ئیتر ئەمانە بە بەشێک لەناو خۆیان ناتوانن لێوە بچین دەستکەوتەکانیان با بڵێن پارێزە لە کاتێک کە ئەمە گوتمە بێ ئەو یەکبەگەی لەوەی پێشوو جیا بکاتەوە خەڵک هەر یەک شتە یەک بنەمای تەواقی و چینایەتیە بەڵام ناتوانانی بە هەمان ئەو چاوە کە پێشووتر خەڵکێک لە جیهانی شەپەیە بوو بگورن بەڵام پێم مهمە کە لەسەر داوای لێبوونەوە لە ئێوە لە بینەران بەڵام منی ویستمەوە بەجوولێتەوە بکەم بگورن بەڵام لەکە جیهانیانیش جۆرە پشتیوانیانە کە چونکە بەڕاستی لە کاتێکە جیهان شاهیدی سەربڕینی ئینسان بوو لەلایەن داعشەکانەوە هێزێکی جێری و بابەتچەکی سادەتر لەوانەوە یەت ئەمانە لوتیانشکێنێ لوتی دەوڵەتی ئیسلامیشکێنێ ئەمە بۆ خۆی خاڵێکی بەهێز و بەرجەستەیە بۆ هەرێزێکە لە پێشوەستا پشتیوانی کردو بەڵام هەر هێزە ئێستا قسەیەک لەسەر دەستوری سووریا ناکە کە بە ڕۆشنی بە ڕەش لەسەر سپی نووسیانە لەسەر شریعەتی ئیسلامەوە کڕی باشە تا دوێنێ هێزە چەکدار ڕژیمەکانت لە دژی شریعەتی ئیسلام و دەوڵەتەکەی هاتوونەتە مەیدان مەگەر ئێستا بە خەڵک بڵێن نا ئێمە لە دژی و شریعەتە نەبووین ڕاستمان لەگەڵ خەڵکانە کردووە مەگەر خۆتان ئەم شتە ڕابگەێنن ئەگەر نا چەکدارەکانە لەو بوون ئێستا تۆچی خرێستا لەناو ئەم پرۆسەیە کە ڕێکەوتنەکەیە بە هێزی یەپەژا بێ هەڵبوەشێتەوە کە هەڵەوەشێتەوە ئەوانە چنە ناو هێزەکانی ناوخۆوە سەر بە وەزارەتی ناوخۆ سەر بە وەزارەتی ناوخۆ یعنی لە حیزبەکەی خۆی پەیام وەرناگرێ ئەبێ ببێ بەوەی کە دەردێڵێن یەسیان بۆ زابتیشی زابتە گەورەکانی جا خۆشیان ڕەنگە بەشێکیان ببنەوە زابتی گەورم نەجمە و داڵ و فڵان و فساریش وەرە بگرن بەڵام لە چوارچێوەی قانون و یاسایەکی دارەژرا بەسەر ئەساسی شریعەتی ئیسلامە خۆ نابێ لایمێن ئەوان خۆت دەدەن بەوەی کە دەوڵەتێکی یەکپارچەی مەرکەزی ئەمانیش بەشێکە بندەی چۆن جوابی و پێچەوانەیە دەن چۆن جوابی ئەو هەموو چەکدارەژ نادەن چۆن جوابی خێزانی ئەوانە دەنەوە کە شەکانیان لەنێو جنگی دژی خۆنخۆرانی ئیسلامیە گیانیان بەخشیوە ئەوانە پرسیارایەکن جددیە لەسەر بزوتنەوەی کە ئێمە هەر پێشووتریش بوومانە بەڵام خۆیان پێ بچن وەڵامیەوە بنەوە من پێم وایە لەباری جێگەوڕێگەی تەبەقایەتیەوە کە پێشتر وتم لەباری وکە ئەمەە سەر بچینی بورژوازی کوردن و بەڵام لە ڕەنگە لە شێوازە خۆ پێشکەوتوتە نیشان بدەن ئەمە نەر پەیوەندی بە ستەم با بڵێن زوڵمێکە لەسەر خەڵکی کوردستانی سووریا بوو بێ و یا هەبێ نییە و ڕەبتیشی بە مافی خەڵکی کوردستان و نییە ئەگەر دەرفەتان بۆ لەسەر ئەم لایەنەیە تۆزە زیاتر قسە بکەن باڵ
پێم خۆشە بەڵام هەنێ کۆمنت و بۆچوونی جۆرە و جۆرم بینیوە شتێکی هاوبەشکە لە زۆرێک بۆچوونەکاندا کۆمنتەکاندا هەیە وەکو شێوەیەک دەڵێن کە دەرفەتی تر نەبوو ئەمە ناچاری بوو ڕێگەی تر لە بەردەمی ئەم بزوتنەوەیەدا نەبوو دەزانم بۆ ئێوە ئاسان نییە بۆ بزوتنەوەیەکی تر دیاری بکەن بڵێن بەدیلەکان ئەمانەدە بەڵام پێم خۆشە لەسەر ئەو تێڕوانینە بپرسم کە بەڕاستی بەدیلێکتریان نەبوو بەوەی کە ئەم دەسەڵاتی لە سووریا ئێستا نزیکە لە ئیسرائیل و لە ئەمریکا و ئەوەی کە ئەوتری تر پشت کراوەتە ئەم هێزەی کە لە پێشتر بووە ڕاستەکە ئەو قسەی کە تۆ بڵێ من بۆ لە جیاتی بزوتنەوەیش کە ناڵمە بۆی بچووە وای بکردای مناڵم ئەگە بزوتنەوەیکی کۆمونیستی لەو وڵاتە بەهێز بووە لەناو ئەو هەموو گێمە کێش و لەناو ئەو هەموو جەنجاڵیە و لەناو تەداخلی هێزە ئیمپریالی جیاوازیەکان ئەمریکا بەجیا رووسیا بەجیا ئێران بەجیا حکومەتی بەشار ئەسەدی ئینسان کوشت خۆی بەجیا وڵاتانی زلهێزی ناوچەکە تەداخلی هەوڵدانی تەداخلی ئیسرائیل هەوڵدانی سعودی هەموو ئەمانە لێک بیتەوە قورسی و ئەگەر هێزێکی کۆمونیستیش ئەم شتێک کردە داعشی تێپەڕاندایە و شێوە دەسەڵاتێکی سەر بەخۆیە خۆسەری بێ لە هەرچێکی پێڵە لەو ناوچەیە ببووە لە هەرزوو مەرجیشاوە قورس بوو تۆ لەناو ئەو هەموو هێزای بەڵانس وەرگری ڕەنگە ناچارت بکات لەو کاتەیە بە پشتبەستن بە پرسڕای بە خەڵکی بە پشتبەستن بە ژەوندیەکانی خەڵکی گشتی و ناوچەیە مساومە بکەی لە هەنیشتت بیت تێدواوە لە هەندێ مافخۆش ببی بەڵام تۆ هێزت بووە نفوزت بووە ئەگەر هەر لە سەرەتاوە ئاخر ئەگەر لە سەرەتاوە تۆ پشتە بەوان نەبەستایە ئەو کاتە وا دەرناکەوت تا دوێنێ پشتە بەم دوێسە چۆنە بێ ڕوبەڕوو بیتەوە سەیریکە کاتێک کە لوتی داعشکایە بەگە پژەم کاریان کردووەوانە بە دوای ئەوەیە پلانێکی استراتیژیکی ئەمریکا بووی ئام ئێستا بینێتە دی و ئێسا خۆشی نازان دوایی بەرچوویە بە ئەمە بێتە پلانێکی گەورەتر لە باڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆیان بڵێن پلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام پێشتریش ئەوەی دانابوو بۆیە هاچی کرد هەسەدەی دروست کرد بە فشار هێنان بۆ هێزە بێنە ناو هەسەدەوە کە هێزەدا ئیتر ئەم تێکیان پێدا پارۆپولیان پێدا لۆجیستی یارمەتیانەدا هەموو ئەم جۆرە شتاناکە معلومە ئەمریکا لە هەر شوێنێکە خۆیان قسەی بەرپرسانی گەوری خۆیان و کۆنگرێزمانی خۆیان ئەو قسەیە مەشهورەڵێ ئێمە دۆستمان نییە ئێمە خزمەتکارمان هەیە لەباری سیاسە و کەسێک کە هاوکاری و خزمەتی سیاستەکانی ئێماکە ئەمریکاکە لە هەر شوێنێکە کاچین بوون بەڵام بە هەر حاڵتۆ لە ناو جەنجاڵی چوار ڕەنگە لە شتێ خۆشببی ناچاروی لەگەڵ لایەکە ڕێ بکەی ناچاروی بچی لەگەڵ دەوڵەتیش مفاوزات بکەی بەس بۆ مفاوزاتەکە و معلوم نییە لە بیدایەتەوە بۆ ئەم هێزەی شتوپەنایی کە لە ناو جەماوەرەوە هاتە لە جیهانی شاهاتە بەکاری نانی تۆشتی خەو بەسەر ئەوە فەرزکەی نەخێر نابێت دەستوری سووریا ئیسلامی بێ نابێت لەسەر شریعەتەوە بێ ئەبێت دەستورێکی ئەلمانی هاوڵاتی بێ بۆ پێداگرێ لەسەر بەناکەی ناوێ ئەو بزوتنەوەی ئەمەی نەویستووە ئەدعایەکی لەو بابەتەشی نییە و نەبووە بە ئەو وەختەژ لە دژی هێزێکی ئیسلامی وەستا بێتەوە بە ئەمە خاڵێکی تری بۆ نابێن جیە گەورەگەی ژن لەو ئاخر لە ناو سووریایەکە ئاخر خۆبینی هەتا ئەمە خیرانەشە بینی بابە لە سەرجادەیە چی هانەی بەژن نەکرێ لە سەرجا خەڵکی مەدەنیە کرێ لەسەرەوەی کە جەنابی مۆدی لە دووشی ئیسلامی هێشتووە تەسەڕفی خەڵکی بەدڵنیە بە ناوی ئەوە نابێ من لە نادی و کلەبی ئەوروپیەکی شتی لەم بابەتانە بەڵام لە سەرجادەیە لە خەڵکە دنیا نەفسوکاتی وە خەڵکەکەن پێشێری مافی مەدەنیەکەن یا قەرار بوو تو هێزێکی پێشکەوت خوازبی ئێساتی بێ لێرای بخەیتە قەوسەوە ئەگەر وایە بۆل پێداگری لەسەرم شتانە ناکەی من ئەزانم پشتت شۆڵ کراوە من ئەزانم هەڕەشت لێ کراوە بەڵام ئەگەر ئێمە هێزێک بوونایە بۆ بەڵانس وەرگرتن و پشت ئەو هێزەمان کە هەمانە من نازانم تەجروبەی تاریخی ئینسان ئەوەی تیا هەیە بڕۆ سەیری ساڵهایەکەوە نزیک 80 ساڵەوەنێ کوبا لە ژێر گەمارویکی زۆ گەورەیە لە بەرامبەر هەموو ئەمریکایە خۆی این کرد خۆی ڕاگرت هەتا ئێستاشی لەگەڵا بێت وەختی خۆی مەقولەیەکی ئەمریکیەکان هەبوو لە بەرامبەر کوبیەکانە بەکاریانە هێنایانوت فیل بە مارمێلکە نابەزێنرێ مارمێلکە ئاوەشتێکی لەو بابەتەیە ئەوەی لە بیابان ئەو شتانێک لە بەڵام سەرنجام سەرمێنراوە نییە مارمێلکە فیلی بەزاندی لەو ڕۆیە کە تەحملی حەسارەکەی کرد کە دەسەڵاتەکەی پاراستکە ئەوەیکی پێدا ئێتر بۆ خۆی ئەو شتە خۆ مناڵەمەوە سۆشیالیزمی هەرچیەکە کە سۆشیالیزمیش نییە با بە هێشتا خەڵکێک هەیە ئاوا دەخوازێ بە سەلامەتی سەر شەقامەکانی کوبا ژنەڵێ لەوێ سەلامەترین کەسین
ئەگەر دەستی بازاری ئازاد و دیموکراسیەتەکەی غەربی تیانەکەوێ و لە ژیان خەڵکی تێک نەدەن، خەڵک لەوێ ژیانی ئارامترەوە لە شوونی تر لە مستەوای عیلمی ئەوانەش گەرێ. ئەوێ کوبا نییە، کوردستانی سووریا کوبا نەبووەوە، هێزێک نەبووی دەعای تەنانەت ئەو شنەبای کە ئێمە پێڵێن شنەبای سۆشیالیستیشی نەبوو. بەس ئەگەر تۆ اعتیماد لەسەر هێزەک خەڵکەکەتە ژنە ئازادی خوازەکە چەکدارەکان تا دەبە پشت و پەنای ئەوان پێداگیری بکە، یعنی قابل ئەوان پشت لە تۆ بکەن. من ئەزانم ئەمە بوو ئەو هێزە قورسە، من ئەزانم لەو جێگەیەشە قەراراتێکی حەکیمانە بوو کە شەرع هاتە سەر حکوم بۆی خۆی جێگیر بکە، شەلم کوێرم ناپارێزم لە خەڵکیانەدا خەڵکیانە کوژ دروزەکانیەوە بەسەرهێنا خەڵکیان لە بیناوە بەرایەوە ئەو ژنە چەکدارە کوردەکە. من ئەزانم ئەو حکومەتە کە پشتی بە فەرهەنگ و عادەت و تەقالید و خووە تیرۆریستیەکانی داعش بەستووە لە ناو دەسەڵاتیشا مەناعەتی نییە هەموو ئەوانە سەرشەقام دووبارە بکاتەوە لە کاتێکی لەو بابەتەیە بۆ پاراستنی ئەوچەکانت بۆی خەڵک نەدرێت بەکوشت ئاتوانی بڵێ وەرەدانیشین ڕێکەوتنێکە ئەوان. بەڵام دواتر فرۆشتنی ئەم مەسەلەیە بە خەڵک ئەوەی کە گواتر خەڵکی کوردستانی سووریا مافیان بەدەست هاتووە و ئیتر تەواو ئەمانە بەڕاستی ناحەقیکردنە لەگەڵ خەڵکان شتە بکەیت. ئەزانین چۆنە هەر بە ڕێزێک دیقەتی ئەو شتە بدات ئێستا ئەڵێ ئەمە چوونە تێکەڵبوونە لەگەڵ دەسەڵاتە و لێوە ڕوونکاری خۆیانەکەن. بابەجێن تەجروبەی عێراق ساڵانی پێشوو قووە زیر و وزیری کوردیان تیا بوو، هەمووزان تا محیدین مەعروف و حتا تا یاسین و هەندێک شخصیاتی ئیداری ئەوەی پێڵەن مدیر عام و شتەکان حکومت بندای نابوو بەعس و بەڵام لە چوارچێوەی بەرنامەی دەسەڵاتی حیزبی بەعس و دەوڵەتی مەرکەزی و شخصی سەدام ڕۆشتن بەڕێوە. دوایی ئەمان ساڵەهای لەلانی کەم لە 2023ەوە کە عێراق داگیرکرا و ئەمان چوونە و ناو عێراق و بە هێزێکەوە ڕۆشتن گوایە بەم هێزە و کە خۆیان چەند وەختای ئابووری سەر بەخۆیان بووە ڕۆن لەوێ نوێنەرایەتی کوردەکەن. یعنی تۆ پێم بڵێ چ پەرلەمانتارێک لەوێ هەیە شەڕی لەسەر لۆقمە و نانی خەڵکی کرێکا و زەحمەتکێشی کوردستان کردووە. ئەسڵەن بۆ ئیشی بۆ ئەوەیە، ئیشی ئەوەیە بڕوا لە کۆنتراکت بەستنەکان و لە پارەخواردنەکانی عێراق لە ئێستاش مەڵوم نییە مەلەفی گەندەڵی ئەمانە لەوێ چۆنە، ئیشیان ئەوانە بووە، ئیشیانەوە بووە قەسر و قوسور بەرن بە ئاسمانە چاڵ پڕکەن لە دۆلاری لەفکرە و بیشارنەوە. بەهەرحاڵ کەسێک لەوانەیە بڵێ ئەم بەراوردکردن و مقارنەی لە بینی و هێزانەوە هەمە هێزانەیە عادلانە نییە. من پێشتر وتم ئەکرێ هێزی تۆ هێزیی ناسیۆنالیستی پێشکەوتن خوازبی لە دنیا تەجروبە لە بابەتە هەیە بەڵامەکرێ هێزیی لەباری کولتور و پاڵەداوی بەعشیرەتگەری کۆنپەرسی دواکوتووە ناسیۆنالیزمی سەر بە چینێکی کۆمەلگایەتی کۆمەلگا بۆ چۆبەری ئێستا کەس ئەزانێ ئەو ئابووریەی لە ئیداری خۆسەریە ڕۆشتووە بەڕێوە چ شتێکی لە ئەوە کە ئێمە پێی بڵێن سۆسیالیستی یا بۆ خەڵکی شتێکی لەمەوە نزیک بووە. لەوانەیە حەرز بوو بن بە دوای یەک دوو چاڵە غاز و نەوتەوە کە ئێستا بۆ ئاگاداری لە چوارچێوەی ئیتفاقەیە ئەوانشی لەو منطقانە بە لە ژێرینی هەسەدەیا بوون پارێزگارەکەی درێتە دەست سوپای سووری بە مەتارەکانیشەوە بە سنوورەکانیشەوە. تۆ ئەبێ بچی ببی بە بەشت لەوە لەبەرەوە ئەگەر ئەوان خۆشیان دیعایکی وانە بێ خەڵکێک بە لۆجیکێک و بە هوشیاریکی ئەوە تەماشای کە لە بەژەوەندی چی کۆمەلگایە کرێکاریکی حەلەب دەستفرۆشێکی شارۆچکەکانی تر ژنێکی ئافرین ئەمانە ئەبێ لێرە ورد ببنەوە باش ئەمان وا ڕۆشن و چوون بوون بە دەسەڵات بوون بە بەشێک لە دەسەڵات و ئەوانە کە تۆ شەڕە لەسەر دەستور و مافەکان لە ئێستا و نیشان نەدابێ معلوم نییە. معلومە ئەو دەسەڵاتی شەرعیش بۆ ئەوەی کە خۆی جێگیر بکە بەڵێ زمانی کوردیەکە بە ڕەسمی خەڵکە و حەقی هەیە ئەمە بۆ خۆی کرێ قاڵێکی باش بێ بەس لە دوی تایتەرازووی دایبنی ئەوە ئەگەر مافی ئەمانی من باسم لێکرد تەزمیر بکرێ لە نێودەسەڵاتە زەمانەتی بکرێ لەگەڵ ئەو مافە بچووکانێ ئەمە هیچ نییە. ئێتە من کارم چی ئەزانیی یەکشت هەیە خەڵکە توانێت تۆزێ بە چایکی کراوە مشە و حتاوانی ناسیۆنالیستن چاوتان کراوە بێت تۆزێ تەحملی ئەو کن کە کەسێک بڵێ باباخر ئەمانیی ناسیۆنالیستن بەڵام لەوان ممکنە دەرەجەی پێشکەوتووتر یا شەریفتر بن بەڵام تەحملی ئەو کەن بابەجێن باشە خۆ هەر هێزی خەتی ئەوان لە ناو تووچە ساڵەهای لە ناو پەرلەمانان و قەواتی پەرلەمانیەکەن خۆ بە زمانی کوردیان نەسان بەرەنگاری پەرلەمانتارانی ڕاسترە و تورکەکان بوونەوە
حتى زیندانیان کرد لەسەر ئەوە بیر و ڕاهنەخسویان بە زیندانەسا ئەگەر نەڵێن دەیان هەزار سەدان و هەزارانی تیا هەیە لە تورکیایە. بەڵام خەڵکی کارگر و زەحمەتکێشی ئامەد چ سوودێکی لەم بینیوە؟ ئەیا چی لێ ئەبینێ بە دواییشە؟ من باسی ئەوە ناکەم شەڕ و شۆڕکۆتایی بێ، ئەوە شتێکی زۆر باشە بۆ هەمووان. کوشتار نەمێنێ، جەنگ نەمێنێ، جەنگی ناوخۆیی نەمێنێ، حتا هێزی چەکدا لە شوێنێکە کە زەرەرەدا لە خەڵکی کارگر و زەحمەتکێش با نەمێنێ، با داینێ ئۆکەی. بۆی بێ بەم چاوکراوێ تەماشای بکەی، ئەزانی هیچ کەسێک لەسەر و ڕەخنەی نابێت لەسەر و ڕەخنەی خەڵکی ترێکار و زەحمەتکێش و لە بەژەوندی ژیانی خۆیەوە، لە ئازادیەکانی و لە بەژەوندی ژیانی مناڵەکانیەوە. ئەخر چ مەرسومێکی ئازادی هەیە لەم ئیداری خۆسەریە؟ ئازادی بە مانای وشە کە تۆ حەق لەناو ئەوێ حەقت بێ بچی ئەم ڕەخنانە لەوێ بکەی. ئەو کاتانە باسەکەم کە جێگە و بێتەوە و تووشی ڕاوردونە نەبیە لێ پرسیین و نەبیە با من نەکەم کاکە بۆ خۆت باش لێم قسان بکەی ئەمە چییە؟ بەهەرحاڵ زانی چۆنە ئەم مەسەلانە بە چاوێکی کراوە لە ڕوانگەی کێوە تەماشایەکەی. تۆ ئەگەر زۆرینەی و کۆمەلگایە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خۆست کە تەماشایەکەی بە بڕوای من ئەمانەی ئیتر پەیوەندی نابێتەوە بەوەوە و بەڕاستی پرسیارێکی گەورەیە، پرسیارێکی گەورەیە لەسەر هەر سیاسەت مەدارێ. بۆ چ بەژەوندیەک کە هێشتا ئەو خەت و قوتوتانی من باسم لێکردی معلومە نەکردو ئەچی ئەبی بە مستەشاری داعشێک چۆن جوابی ئەماداتەوە؟ ئەوەی کە ئەمە چی ئەگەیەنێت ئەم پۆستانەی کە ئەدرێت هەم بە ئیلهام ئەحمەد و هەم بە مەزلوم عەبدی ئەم ڕاوێژکاری سەر و کۆمار و ئەوەی لە پەرلەمان و هەروەها ئەگەری هەڵوەشانەوەی هەسەدا پرسیارەکان کە ئەمە چی ئاڵوگۆڕێکە کرێت بە تایبەتی ئەو لەسەر ئەو ناوچەیەکە پێی ئەوترا ڕۆژاوە. هینەکان خاڵەکان ڕۆشنە داواکاری لە ئیتفاقیەکانی مانگی 1 و 2 و دوای دەوە مانگی 3ەشە دیار بووە و بە هەسەدا یا با بڵین پێدەژ ناچار بۆ ملی با بڵین پێ بدا. ئەویش ئەو شتێکە ئەمریکا باڵین بەزبرێک فەرزی کردو لە نێو ئیتفاقیەتەکانە بووە کە ئیداری خۆسەری نابێنێ. ئەم هینە لە تاریخی حکوومەتی پرۆسەری زمان حاڵی حکوومەتی سووری کە چۆن شتەکان ڕاگەیەنێ. ئەڵێ ئیدارەی خۆسەری هەسەدا بە دام و دەستگا ئەسکەری و مەدەنیەکانیەوە لەگەڵ هێزەکانی پێکینەکانی پارێزگاری ژنان پێپەشە لەگەڵ هێنا ئیداری خۆسەریە بەڕێوەبردنە ئەمانە نامێنن هەڵ ئۆشێنەوە لە چوارچێوەی موئەسسەساتی دەوڵەتی سووریا ڕێکەخرێنەوە. ئەنجا تایەتی لەوێ کە لەو مەناطقانی کە کوردنشینن ئیداریات لە کوردەکان داهاندێوەوانە. بەڵام ئەخر چێە ئەو کوردە؟ ئێبا بە هەر لەم کوردستانی عێراقی ساڵەها کەرکوو بە دەست پارێزگاری کورد و ئەنجومەنەکەی بە دەست کوردەوە نەبووە، یعنی بەژەوندی چیان بردووەتە پێشەوەی حیزبی باڵەدەستیان بردووەتە پێشەوە کە خەریک بوون چۆنیش لەوێ ئیسفادە لە بەشێک لە چاڵەنەوتەکان بکرێ یان بازرگانی بکرێ یان بەرحاڵ کۆمپانیەکانیان لەوێش ئاسان توانن وەبەرهێنان بکەن و استثمار و پارە و پول کۆکەنەوە. ئەمانە شتێک نین تا ئێستا ڕۆشن کرابێتەوە لە بەرنامەیەکی ڕۆشنا بە خەڵک بوو تێبا بگیان. ئێستا ئەم کۆمەلگایانە بە حەسەکەەوە بیگرە هەتا ئەفرین و تا شارۆچکە و نێگاران ناوی هەمووی نەزانم شارۆچکە بچووکەکانی دەوروبەریشی بیگرە مەواریدی سروشتیان مەزدەری سەرچاوی داهاتیان ئەوانەیان چی و چۆنەوە ئەمانە جهنی بۆ خەڵک بچکە دەوڵەتی سووری ئەمە معلوم ناکەوەی بۆ مهمی نیە ئێستا قسەی لەسەر بکە ئیتفاقیەتی ئەوانشی بۆ مهمی ئەگەر تۆ قسە لەسەر شەڕ بێ لەسەر پاری و خەڵک خۆ بێمانە معلوم بێ لەم سەرەوە کاکە تۆ ئێستا چی ئێستا وای دابنێ ئێمە خەڵک ئێستا لە کوردستانی عێراق ببوورە ئەم نمونەیە گە بەرنامەکەوی نەکا تۆ بنێ ئێستا خەڵکی ببینە ئێستا بڵین بووە ناچارێ بی خەڵکی کوردستانە چۆن ژێر دەستی حکومەتی مەرکەزی لە عێراقا ئێ باش خۆمە شتێکەوە مەترەح و خەڵکی ژڕوو کردوێتەوە بەڵام بە داوای چه حەقێکەوە چیت دەوڵەتی عێراقی دیسانەوە چی ئەمانەکە بە محافظی شارەکان و هەرچی ئیمکانێتی ئەم شارشتایی خاتە بەردەستێنەوە بەڵام جا دەوڵەتی مەرکەزی ڕێکخا خابۆیان جێگەی خەڵک چییە خواستەکانی خەڵک چییە زەمانەتی بەرزبوونەوەی بژێوی خەڵک چییە لە سەدا چەندی داهاتی عێراق بۆ ئەم خەڵکی کوردستانە دابینە بێ وەکو هەر شار و شارێکی تری وڵاتەکە با بڵێن ئازادیەکانی خەڵک چییە چۆن ئەم مدەوەنەی جەعفەری فڵان سارە
شەقیگی تیاڵە درێ هەڵەوەشێنرێتەوە هیچ کەس لەمانە ئەمە معلوم ناکە ئەگەر هێزێکی ڕادیکاڵی ناو خەڵکەوە پێیا ببێت چی شەڕ لەسەر ئەمانە بکات چەنی بۆ بسڕێ لە عێراقای داهاتوە کە کوردستانیشە چێتەوە ناوی ئەما بێتە پێوەرێک بۆی کە ئەو خەڵکە بڵێن ئەم هێزە شتێ خزمەتی پسڕیوە بۆ خەڵک ئێستا لە ناو حکوومەتی سووریە تەفاسیلی ئەم شتانە حکوومەتی سووریا خۆی بە ڕۆشن نییە چکۆ هێشتا خۆی لە سەروبەندی خۆ جێگیرکردنایە بە معنایی یەکێ لە کۆسپەکانی بەردەنگی ئەم مەسەلەیانە بوو کە ڕێکەوە لەگەڵ هەسەدە و هەسەدەش خۆی هەڵەوەشێنێتەوە بە ڕسمی دوێنێ ڕاگەیاندووە ئیتر یعنی ڕێگەیەکی بۆ تەختەبێ و یەتی اتفاقاتەکە بێجی گەۆ ڕێگەیەکیان پێ بە خۆ ئەویش لە قازانجی نییە بە معنای لێ یاخی ببن و سەرێشی بۆ دروستکردنەوە بەرحاڵ من پێم وایە ئەمە قیاسە پێوەرە بەوەی کە تۆ بزانی ئەمە مەسەلەیەکە لە پێناوی مینە ئەمە خاڵی ئەخیرمەوە بڵێن لای منەوە خاڵی ئەخیرمەگەمەوە بڵێم کە خەڵکێک ڕەنی ئێستا خەفەت خوا بوو بڵێک حەسەد هەڵوەشایەوە ئەزیزان هەسەدە هەڵوەشاوەتەوە لە چوارچێوە مەلومەرجە هەڵوەشاوەتەوە خەباتی کارگەری لە وڵاتە ڕانەوەستاوە خەباتی ژنانێک بۆ ئازادی کە لەو کاتۆ لوتی داعشیشکان و خۆڕانەوەستاوە هێزێک پشت بکاتە ئەمە دڵنیابن سبێنە هەرە و هێزی ژنان و کارگەروز هەم کێشە ڕوبەڕوویە بێتەوە ئەڵێ تۆ مەتە مەسەلەکە خیانەت و ئەمانە نییە تۆ نوێنەرایەتی ئامانجی چین و تەبەقەیەکی ترت کردووە نەکێتە لە ژێر هەیمنە و هەژمونی سیاسی و حتا عسکەری فڵانی تویان نابم ئێتر من تۆ وەکو دوژمنێکی چینایەتی خۆم تەمەشاکەم ڕێگاکانی خەبات لە دژی تۆشە دۆزمەوە من پێم وایە بێ ئاوا تەمەشای مەسەلەکە بکەین و بەم چاوەوە تەمەشایەکی کە ببینی بابە لە کۆمەلگاکانی ئێمە ئەم کۆمەلگایان کۆمەلگای وەکو وەر کۆمەلگایەکی تر چینایەتیە ڕوانگەی کۆمەڵایەتی بزوتنەوەکان ئەمما ئەشتانە دیاریەکەن تۆ لێەوە بیبینی هەی ئاخەڵ کێشان بۆەوەی کە نزیک بە 12 ساڵ لەمە و پێش لوتی داعشی شکاندووە و شتێک وەڵامی هێزەوەی لێ هاتووە مەگەر کەواتە تۆ هەر وەختە نەوبینەوە ڕەنگە خۆشحاڵی کرد بوو پێ دووا بێ کۆلکە سۆشیالیزمی کردەوە بۆ هەرپاکە ئەمە نەبوو بەوە تێڕوانینێکی واقعی بۆ گەورە من کاتم زۆر دەکەم هەڵبەت زۆر لایانی تریش هەبوو ئەکرا قسەمان لەسەر کردایە بەڵام نیو کاژمێرێکە سەڵبەسمان بووە لەسەری هەڵبەت لە بەرنامەکانی داهاتووتردا لایانی تری ئەپۆشین و لێرەدا جەمەل موحسین ئەندامەتەری سیاسی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەک دێویدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن و سپاس بۆ بینەرانیەوەش ئازیزان وچانێکی کورت و پاشان سەدارەت بوو کۆنفرانسێک کە لە کەرکووک ئەنجامدرا بۆ پاراستنی ئاسایش و ئارامی هەوڵاتێک لاگەڵمان بمێننەوە لە ڕۆژانی ڕابردوودا لە شاری کەرکووک بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری کۆنفرانسێکی ئەنجامدا لە ژێر ناونیشانی ئامانجمان پاراستنی ئاسایش و ئارامی هەوڵاتیانی شاری کەرکووکە و بۆ قسەوباسی زیاتر لەسەر ئەم کۆنفرانسە و ئامانجەکەی هەڵبەت باسکرا بوو لە ژێر ناونیشانی تایتڵەکەیدا بەڵام بە چی شتێک هاتە دەرەوە گێرە بەدواوە چی و قسە باسێکش لەسەر خودی کۆنفرانسەکە کە چی تێدا باسکرا و بەچی دەرئەنجامێک گەیشتن ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ناوبراومان لە گەڵدایە بە هادنی حاجی بەکر تاتاشناسرا بە ڕێوەر عارف ڕێوەر عارف یارت باشە و سپاس کام جارش لەگەڵمانیت سپاس هاوڕێجان دەستی خۆش بێت و هیوادارم هەمووتان سەرکەوت و ئاسوودە بن زۆر سپاس ئەگەر سەرەتا لە ئێوە ببیستین کە ئەو کۆنفرانسەی کە ئەنجامدرا چی بوو و چۆن بوو گزارشێکی زۆر کورت و پاشان دواتر پرسیاری ترم دەوێت زۆر باشە لە خزمەتتان لە ڕاستیا ڕەنگە کەم تا زۆر ئاگاداریەوە بن کە لەم مانگی ڕابردووە زیاتر لە مانگی مانگونیوە کە بێ بە حکمەوەی کە پارێزگای شاری کەرکووک گۆڕانی بەسەر هاو دوای ڕێبوارتەها کەسێک یا کەسایەتیەکی سەر بە
با بڵێن سەرۆکی بەرەی تورکمان ئەو بۆ پارێزەر لە یەکەمی کارەکانی خۆیدا یەکێ لەو شتانەی کە کردی دیدارێک و سەردانێکی تورکیا بوو و لەو سەردانەیە مەلەفێکی هەڵدایەوە کە لە ڕاستیان لە 15 ساڵە لە 12 ساڵە لەمە پێش کاری دەسەر کراوە بەڵام ئەوەی کە شتێکی تازە بوو لەم مانایە لەم قۆناغا ئەم بابەتە شێواز و شکڵ و مانایەکی کەی لە دەستپێکی کارەکەی ئەوە تێدا دەخوێنرێتەوە و دۆخ و بارودۆخێکی بە ئەندازەیە پڕ دڵە ورکە و نیگەرانی بۆ خەڵکی کەرکووک دروست کرد لە پێکاتە جیاوازەکان و بە تایبەتی تا ئەو شوێنی کە بە چوارچێوەی سنووری یاسای و قانونی ئەو دەگەڕێتەوە بەرحەس بڕێ پێدراو نەبوو ئەو کارانە بکە بەڵام لە هەر حاڵە ئەمانەی تێپەڕان بۆیە ئێمە ئەو کاتێک کە ئەم مەوزوعە هاتە پێشەوە وەکو لایەنێک وەکو ڕێکخراوێک لە هەر حاڵ کە ڕەندانەوەی ئەمان دەبینی لە نێو چین توێژەکانی کۆمەلگا و لە نێو یەکەکانی کۆمەلگا و لە نێو خەڵکانی با بڵێن شاری کەرکووکە بە شێوەیەکی گشتی نیگەرانیەکە بوو لە خوارەوەی نێو پێکاتەکانی کۆمەلگەی تورکیا کە بەرکەوتەیەکی نەخوازراو یا بەرکەوتەیە کە دەکرێت بڵێن کە نیگەرانی و مەترسیەکی دروست کرد بوو لە ئاسێکی بەرچاوە ئێمە لامانە گرنگ بوو لەم بارەوە هەڵوێستی خۆمان پیشان دێن و بە دوای ئەم کەیسەوە بین تا ئەو شوێنەی کە بە چوارچێوەی توانە و بە هەر حاڵکار و سنووری کاری ئێمە دەگەڕێتەوە بۆیە سەرەتاما هاتین با بڵێن هەڵوێستێکمان کرد لە بەرابەریە بەڵام دواتر لەم هەفتە و دە ڕۆژە پلانی ئەومان ڕۆژ کە ئێمە چۆن لە نێو شاری کەرکووکە قزەیە دروستکەین و لە نێو ئەو قزەیەدا هەرحەڵ ئەم بابەتەی کە بۆتە جێگەی دڵڕاوکە و نیگەرانی خەڵک و بە تایبەت با بڵێن خەڵکانێک کە چ لە نێو خەڵکی کوردایەوە چ لە نێو خەڵکی زمانەکانی کا و پێکاتەکانی کایە ڕەندانە و کاردانەوەکەی چۆنە بەلامانەوە گرنگ بوو لەم بارەوە ئەم مەترسیە نەگاتە حاڵی تەقینەوە بۆیە بڕیاری ئەوماندا لە شاری کەرکووکە کۆنفرانسێ بکەین بۆ مەبەستەش ئێمە دەست بەکار بووین ئەوە بوو دوێنێ وارە لە شاری کەرکووکە کۆنفرانسێکمان کرد کە زیاتر لە 50 کەسایەتی سەر بە ئەحزابی سیاسی و نخبەی با بڵێن ناو شارەکە لەم کۆنفرانسا بەژاریان کرد و ئێمە لە کۆنفرانسەکە هاتین بارودۆخی تایبەتی بە ئەمڕۆی شاری کەرکووکمان تاوتۆ کرد لەو پەیوەندەی کە ئەم هەڵوێستانی ئەخێری با بڵێن سەرۆکی بەرەی تورکمانی کە محەممەد سەمعانە چه کاریگەریەکی هەبوو لەسەر ڕایگشتی لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی کەرشتی و بە چه ئەندازەیەک ئەم دۆخە بەرەو ئاستانە و ڕاستایی توندوتیشی و نیگەرانی و دڵە خۆرپەی خەڵکی ئەم شارە ڕوبەڕوو بۆتەوە کۆنفرانسەکە بەرحاڵ ئێمە هاتین لەو چوارچێوە باسی ئەم هەنگاوانەمان کرد دیارە ئەم بابەتە تەنیا پەیوەندی بەم تاریخەوە نەبووە بەڵکو پێشووتریش لە ساڵانی ڕابردووە کە بە تایبەتی لە ساڵی 2012 شەریکە لەو کەسایەتیانی کە ئەو سەر بە با بڵێن یەکێکی سەربەهین بوو سەر بە جەبهەی تورکمانی عێراق بوو کە بە ناوی حەسەن تۆرانەوە ناسراوە ئەو لە ساڵی 2012 سەردانێکی کەی کرد بۆ تورکیا و بەردی بناغی ئەم پرۆتۆکۆڵی کە لە نێوان تو شاری کەرکووک و ئەو موسسەی کە لە تورکیاوە هەیە بە ناوی یەکێتی شارەوانەکانی جیهانی تورکیا لێوە دەستی پێکرد کە ئەو کاتە لە یەکەم دیدارە لەگەڵ کەرکووک کۆنیا بارحاڵ هات ئەم پەیوەندی شارەوانی بەیەکەوە بەستەوەەوە ئێمە لە کۆنفرانسەکە تەشیدمان لەسەرەوە کردووە کە تا شوێنێ بە سنووری کولتوری و پەیوەندی و ئیقتصاد و ئەمانە گەڕێتەوە ڕەنگی هیچ کێشەیە لەم بارەوە نەبێت بەڵام پێشاتە و ڕووداوەکانی دواتر دەریان خستکە ئەم مەترسیە وام بابەتە بۆ ئاماجیکەوە کراوە و لەبەرەوە بۆ پێکاتەکانێکی ناو شاری کەرکووک نیگەرانیشی گۆن گەورەی پێکێنا بۆیە ئێمە وەکو کۆنگرە بەرحاڵ لەم بارەوە باشی سەرشانی خۆمان زانی کە لە نێو ئەو کۆنفرانسە دوێنێ ئێوارە تاوتوی گشتی بارودۆخی سیاسی اقتصادی اجتماعی تورکیا ببورن کەرکووک بکەین وەلو بارەشەوە ئەو نیگەرانیانە ئەکرێ چه ئاراستەیە بە هەرحاڵ ببڕێ ئەگەر بێت و خەڵکی کەرکووک و پێکاتە و بەرەی ئینسان دۆستی و بەرەی ئاسایش و بەرەی ئازادی خوازی شاری کەرکووک لە بەرابەرەیە هەڵوێستێکی جدی و لێبڕاوانە نەکرێت پۆینتی ئێمە لە ڕاستیە لە کۆی گشتیە بە دوای ئارامی و ئاسایشی شاری کەرکووکەوە گەڕین
بەدەل لە هەر تونند و تیژیە، بەدەل لە هەر نیگەرانیە، بەدەل لە هەر پاشەکشەیە بەو ئەندازەی کە خەڵکی ئەم شارە تاریخێکی هەرە دێرینەیان هەیە بۆ پێکەوە ژیان. ئەمان جێمە ئەم پێکەوە ژیانە ناکرێت لە هێنا و لەژێر ناوی هیچ شتێکە بریندار کرێ با بڵێن کاریگەری لەسەر هەبێ و بێتە حاڵەتێکە ئەم بەرکەوتانە لە نێو خوارەوە چین توێژەکانی کۆمەڵگەی کەرکووکە ڕوبەڕووی یەکتر بینەوە. ئێمە ئاگاداری بەتابێت لەم سەردەمانی ئەم ڕۆژانی کە سەردانی دوور کەرکووکمان کە لەگەڵ ژمارەیە کەسایەتەکان و ڕۆشنبیران و ئەحزابی سیاسیە پەیوەندی و دیدار و کۆبوونەوەمان هەبووە. بەکوی گشتی ئێمە تێگەشتینەوەی کە ئەم هەنگاوە نەکرد بەبێ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی ئاگادار نەبێ، بەڵکو لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی محڕێکی ئەم جوڵاندنی ئەم کەیسە بووە. بەتابەت مێشێتی لەم بارەوە هەوڵێکی یاوە لەم مانگ و دوومانگی ڕابردووە کە هەتا ئەحزابی کەی با بڵێن لە سونی ئەو حیزبە کوردیانەی کە لەوێ هەبن قانعیان کا بەوەی کە بە هەمووانەوە پشتگیری لە ئەم نوێنەرەی با بڵێن تورکمان بکەین و بتوانێت کارەکانی خۆی لە مەقطع بە شێوەیەکی گشتی بە باشی بەڕێوە بەرێ. بەڵام ئەو دیدار و ساپێککەوتن و قسە و باسانە ڕندانوێکی گەورەی هەبوو ناو شاری کەرکووکە بۆیە نەخەڵک و نەوە حیزبە سیاسیانی کە ئامادە نەبوون بچنە ئەم پشتی ئەم سیاستەوە. دیارە بەرحالێکی نیشتیمانی بابەتەکەی پەیوەندی زۆر بە کەرکووکەوە نەبوو، بەڵکو لە ڕاستیەوەی کە چەند ماوەوە پێش دیدار و پرۆتۆکۆڵ هایکی تازە لە بینی تورکیە و وشتی نیشتیمانیە لەسەرکردنەوەی مەتارەکەی سلێمانی هاتە پێشەوە. ئەمە نقطە عەتفەکە بوو. بۆ یەکێتی ڕەنگە مەسەلەیەکی زۆر گرنگ نەبێ یا بەرحال جێگەی نیگەرانی نەبێ ئایا ئەمنیەت و ئاسایشی شاری کەرکووک بە قیمەتی ئەوەی ئەگەر بەرحاڵ بارودۆخی ئەمنیەتی ئەم شارە بەو ئەندازە بێنێتە ژێر پرسیارەوە کە ئەو پێکهاتانەی تر ڕوبەڕووی هەتا توندوجیشی و نیگەرانی و دۆخەشی نەخوازراوە ببنەوە ئەبێ بە چه ئەنجامێ بگرێت. بەڵام بۆ ئێمە وەکو کۆنگری ئازادی گۆڕانکاری ڕاستیە لە زەمانێکی دیاری کراوە هاتین بەرحاڵ بۆ سازان و ئامادەسازی کۆنفرانسێک کە لەنێو کۆنفرانسەکە هەم بارودۆخی ئیجتیماعی سیاسی اقتصادی و تاریخی ئەم ڕووداوانەی کە لەم شارە ڕوویداوە تاوتۆمان کردو و بەرحاڵ وەکو یەکەمی هەنگاو ئەم کاری خۆمان ناسان بۆی کە بتوانین لە ئایندا کاری لەسەرکەین. ئێمە دوێنێ ئێوارە با بڵێ ئەم کارەمان کرد لە ڕاستیایە لە شتە گرنگەکانی ئەوەیە کە ژمارە لە خەڵکی شاری کەرکووک بڕۆ لەگەڵ هاوڕێیانی ئەمە لەم بارەوە قسە و باس و دیداریان هەبوو و ئامادەی خۆیان دەبڕیەوە کە بتوانن لە درێژەی کارەکانمانات چۆن هاوکار بن. چونکە من لەنێو کۆنفرانسەکە تەشید و دڵنیاییماندایەوە ئەم کۆنفرانسە ئێمە تەنیا هەنگاوی یەکەمە بۆی کە بەرحاڵ ئەم بابەتە لە نێو شاری کەرکووکە نەکرد بە فرامۆشین دەسپێرین جوڵێ لە بەرابەر بەم ستەمکاری و بەرابەر بەم نەعەدالەتی و بەرابەر لەم نائمینکردنەی ژیانی خەڵکی کەرکووک پێ هاتە جیاوازەکانی دروست بێ. بۆی بەرحاڵ ئەوەی کە لە هەنگاوی یەکەما کردمان ڕەنگە لە ڕۆژ و هەفتەکە و کاتەکانی داهاتوە بە کاریکە و بەرکەوتێکە و جۆرە لە هەڵسۆڕان و سالاشیکە بە دوای خۆدا بهێنێ. دەستان خۆش بێت بۆ ئەوەی کە لە ڕابردوودا چی بووە و هەروەها ئەو ڕاپۆرتێک کە داتان زۆر لایەنی هەمەلانە باستان کرد و کەمتر دەرفەت هەم بۆ پرسیار هێشتەوە. بەڵام هێشتا هەرپێم خۆشە لەسەر قسە و باستەکانی ئەو کۆنفرانسە و ئەنجامێکە گیرە ئەوەی کە باستان کرد کە کەسایەتی و هەڵتوڕاوانی جیاوازمەتە ئەحزابی سیاسی تیا بووە و ئەو ئامانجی کە دایناوە پاراستنی ئارامی و ئاسایشی هاوڵاتیان لە کەرکووک چەنێ لەسەر ئەمە هاوڕابوون کە بەوەی کە هاوڵاتیان سەر بەوەی کە هەچ مۆرێکی قەومی ئاینیە هەر شتێکیان لێ دراوە هەمویان بەهرەمەند بن لەو ئارامی و ئاسایشی کە بۆ ئەو شارەداری بگرن. بەڵێ لە ڕاستای دەستی خۆش پێ بناژێن ئێمە بەردە هەموو شتە بە ئەو حاڵەتەی شارە پێکەم زۆر بداخەوەڵەکی زۆرماندا کە نوێنەری حیزبەکانی با بڵێن تورکیا یاخۆتە تا عێراقیەکان بێت لە کۆنفرانسەکە بەشداری کە لە ژمارەی بەرچاو لەو کەسایەتیانە پەیوەندیمان کرد بەڵام بەداخەوە هیچیان بە هەرچی دەلیلێکی تایبەت بەخۆیان بوو بێ ئامادەییان نەبوو کە ئەمە ڕەنگە جۆرە لە فرسەتێکی جیاوازی بێشێتەوە وانش حەقی خۆیان هەیە و نوێنەرانی هەتا لەباری ئەحزابی سیاسیشەوە بێبێن قسەی خۆیان و تێگەشتنی خۆیان لەو بارودۆخەوە بکەن. بەڵام لەبەر ئێمە مەسەلەکەمان بۆ هەویەتی قەومی یا بۆ با بڵێن فیلەیەکی دیاریکراو نەبوو لەسەر هەموو شتێک پێمان وایە بە شێوەیەکی گشتی بارودۆخی کەرکووک و خەڵکەکەی کە دەیان ساڵە 100 ساڵە ئەم خەڵکەوە ئەم یەکە جیاوازیانە لەگەڵاش مێژوویکی زۆر تێکەڵاو پڕ لە بەهەرحاڵ هیستۆرای هاوبەش و ژیانی هاوبەش و کاری هاوبەش و
دۆخی هاوبەشیان هەبوو بۆیە بەلامانە گرنگ بوو هەتا گەرم کۆنفرانسە بکەیت بە دوای ئەوە چۆن بە دوای قەزێکا بچین ئەوەی کە لە کۆنفرانسەکە من بینیم بە شێوەیەکی گشتی بەرحەڵ دوای 12 دقیقە قسە و باسی ئێمە لەسەر و بارودۆخە لە ڕاستیەکی لە پرشین داتین لایەنەکانی بەداخەلە و هەڵوێست و بۆسوونی جیاوازی بەشداری بوانی هەبوو و بەتابەت لە ئەنجامگیری نێو ئەو قسە و باسە و لە نێو با بڵێن بەشی کۆتایی بەحسەکانە شتێک و وێنەیەکی زۆر گشتی کە زۆر جێگەی دڵخۆشی من بوو بە شێوەیەکی گشتی بەشداربووان تەشیدیان لەسەرەوە کردەوە باقی ئەم مەسەلە ئەوەنە گرنگە کە بتوانین جۆرە هەکاریکە لە داهاتووە بە دواسوکەی لە کۆڕ و سیمینار و دیدار و پەیوەندی و پلاتفۆرمی هاوبەش و کارهاشی هاوبەش بەرحەڵکە ئەمە ترسێک کە ئەمڕۆ بەرەوشی بە بشارە گرتووە ئەبێت تەرەفێکە بێ کە ئەو ئەرکوو بەرپرسیارەتێ لەسەر شانی خۆی یا لە ئەستۆی خۆی بگرێ تەمە دیارە لێ ئەحزابی سیاسیش نێرایەتی خۆ بوو نێرایەتی خۆیان هەبوو بۆ سوونی خۆیان لەو بارەوە دیاری کردووە بەڵام لە کۆی گشتیا زەرفەتێکی خۆکان کە ئێمە لە یەکەمین ڕۆژەکانمانە بەرحەڵکە ئەمڕۆ بوو لەگەڵ کۆمەڵ لەو کەسایەتی ڕۆشنبیر و کەساتیانی ناوشار لەم بارەوە تاوتی قەزەکە بکەوە بە تەماشین لە ڕۆژان و هەفتە و کاتەکانی داهاتووە زۆر ورتر و تایبەتمەندتر لەم بارەوە بە دوای بابەتەکە بچین چونکە ئێمە کۆنفرانسێکمان نەکردو بۆ کۆنفرانسێکمان کردو بۆ ئەوەی کە بتوانین سای و سێبەری ئەو باسی و ئەو نیگەرانی کە لەم شارە بە شێوازی زۆر زۆر ئێمە دەیبیستینەوە لەوە کەم بکەینەوە کە مەسەلەی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی ئەم شارەیەدا حاڵە ئەوەی کە ئەحزابی سیاسی لە ئەنجومەن و لە پەرلەمان و لە هەر شوێنەکە چەند پێکەوە پەیوەستن و وابەستە لەمای سایشی لەسەر نییە بەرحەڵەوەتانە دوو مانگە ڕێبارتە هاوازی لەو پۆستە هێناوە لە یەکەمین کارەکانی ئەم بەڕێزەی کە وەکو پارێزگای شاری کەرکووک کاتۆتە پێشەوە تەقانەوەی ئەم بەحسە یا بە حەکاکردن لەسەر ئەم بەحسە دیداری تورکیاوە هەندێک کاریکە کە پێشبینی ئەکرێەوە بەتابەت تاوە بۆ شوێنەی کە بە ئێمە کڕێتەوە کۆمەڵی بەڵگەنامە لەم بارەی لە لای ئێمە هەیە کە لە دیدارەکانی تورکیەدا هەیە نیگەرانی مەترسێکی زۆر بە دوای خۆیان هێنێ ئەگەر بێت و جوڵەیەکی گرنگ و فراوان و بەرحاڵ جێکەوتوو لە کۆن ناو شاری کەرکووکە بەدی نەکەین بۆیە لەو بارەوە من تقریباً بەڕادێکی باش مداخەلە قسە و باس و بۆسوونەکانی هەموو دۆستانی کەلەوە بوون بە هەموو سەرنجێک و بە هەموو هەتا تەنانەت ڕخنە و بۆسوونێکیشیان کە لە کار و بەرنامەکەی ئێمە هەبوو بەڵام کۆگیریەک یا کۆبەندێک لەسەر ئەساسیەوە هەبوو ئەمنیەتی ئەم شارە ئاسایش و گوزەران و قزمە گوزاریەکان و ئەمنیەتیان سنووری دەکە کە هەموومان هەموو لایەک بەرپرسیارەتیمان لەسەر شان هەیە ئەوەی بەرحاڵ ئێمەش وەکو کۆنگرا ئامازێکی هەرە سەرچیمانەوەی کە بتوانین جواب بەم بۆشاییە و جواب بەم کارە بدەینەوە لە ڕۆژان و هەفتە و کاتەکانی داهاتووە. ئەگەر کاتێکمان بێتە بیخەمە ئیختیاری خۆتان لەسەر ئەم بابەتەوە ئامانجەی تایبەت بە شاری کەرکووک یاخود ئەو هەنگاوانەی کە وتان کامە هەنگاوی یەکەم و هەنگاوی تری بە دواوە دەبێت و کەسانێک بیانەوێت بە شێوەیەکی بەشدار بن قسەی ئێوە فەرموو. لە ڕاستیە ڕەنگە بناجیان خۆی خودی ئەم کاری کە ئێمە یکێنە ناو فەزای سیاسی کەرکووک و شارێکە کە بەرحاڵ 100 ملیۆن و کۆوەنە کەس چەند هەزار کەسی دادەژی و دەیان ئەحزاب و کۆڕ و کۆمەڵ و دەستە گروپیکەی تیا هەیە جۆرە لە بەرپرسیارەتێک بێ کە ڕەنگە لە وێنەی یەکەمە کەمتر لەو سواسیەوە بێتەوە ئامە لە قابارەی توانایەکانی کۆنگری ئازادی و گۆڕانکاری هەیە کە بتوانێت بچێتە جەنجێکی ئەوەندە گەورە ئەوە پەیوەندی بەو تێگەشتن و تێڕوانینەوە هەیە کە کۆنگرە خۆی سەیری کارنامە و نازنامەی خۆی لە مەقطع تاریخیە چۆنەکە چونکە ئێمە وەکو ڕێکخراوێ لە هەر حاڵ جیاوازی زۆر شەفافمان هەیە پێشووتر باسمان کردووە لەگەڵ جۆری سندیکا جۆری کۆمەلگای مەدەنی زۆری نەقابی کرێکاری زۆری ئەو ڕێکخراوانەی کە لە کۆمەلگای کوردستانە هەبووە لاوانە گەنجانە ئێمە ڕێکخراوێکین بەهەرحاڵ لە ڕوویەشێکەوە بەرابەر بە هەموو ستەم و نەعەدالەتی ڕەوشتێکە بۆ نوبرامی ستەمکاری لێەوە هەبێ خۆمان بە بەرپرسیار دەزانین بۆیە ئەم هەنگاوە بۆ ئێمە یا ئەم دوو سێ هەنگاوی کە ئەم سێ چوار مانگە ناومانە لە ڕاستیا ئەو سواسیوەیە کە ئێمەی خسۆتە بەرگۆڕانێک یا خەر هەڵوێسەیەکی کەیفی لە زۆری هەڵس و کەوت و کاری ڕێکخراوەیی و کاری سیاسی و ئەو کەمپین و ئاڕاستانەی کە لە بەردەمی ئێمە هەیە بۆیە لەم بارەوە بەهەرحاڵ ئەرکەکە ئەگەرچی قورسترە بەڵام بۆ ئێمە وەکو ڕێکخراوێکە لە هەرحاڵ لە پەیوەند بە ئەمنیەتی شارێکە قساکەین بۆ خۆمانداناوە تا ئەو کاتێک کە بە ئامانج و استراتیژ و بە تێڕوان و تێگەشتەکانی خۆمە ئێمەوە دەگەڕێتەوە بتوانێت هەوڵ و تەقەلای ئەو بکەین جوڵێ لەم شارە بەدی بکەین لە سەرەتای کارەکانەوە بەرحاڵ ڕەنگە ئەم بابەتە
زۆر ئاسان نەبێت چونکەمێ کە هەنگاوی ئێمە نییە بەڵام ئالەم دو سێ مانگەی ڕابردووە ئێمە چەند کارێکمان هەبوو لەم ئاراسەیە ئێمە 2 هەفتە 3 هەفتە لەم و پێش تقریبانەوە بۆ ماجێ لەم و پێشەچێت لە سلێمانیا کۆنفرانسێکمان هەبوو لە پەیوەند بە مەسەلەی گەندەڵی پێشووتر لە گەرمیانە لەسەر مەسەلەی جینۆساید کارێکی کەمان کرد ئەمانە شێوازێکی تازەی کارکردنی کۆنگری ئازادی و گۆڕانکاریە کە گۆڕانێکی کەیفیە لە زۆری ئیشکردنیە لەبەرەوەی کە ئێمە ڕاستە ڕێکخراوێکی ناڕازین بەڵام ئێمە ساڵونیەکە بۆ 2 ساڵە هەین ئەبێ لە شوێنێکە ڕاوەسین ستۆپ بکەین هەتەنیا دوای ئەو ڕووداوانە نەکەوین بەڵکو ئێمە خۆشمان هەوڵ بدەین ڕوودا بخڵقێنین بۆی کە کاریگەریمان لەسەر بار و دۆخە سیاسەکە هەبێت بۆی لەم سەرەتایەوە ڕەنگە ئەم کارانە بۆ ئێمە بۆ هەموو هەڵسوڕاوان و بۆ تێڕوانین تێگەشتەکانی ئێمە و هەتا بۆ تێگەشتنی حیزب و ڕێکخراو لایەن و کەسایەتیەکان کە ناڕازین قورس بێ بەوەی کە ئەم جۆرە لە کارە قورس و سنجینە و ڕەنگە دەرەقەتی نەیە بەڵام ئەوەی کە بەڕوویا و تێگەشتن و تێڕوانین ئێمە دەگەڕێتەوە جەنجێکە ئەرچێکە وەزیفەیەکە لەسەر شانی ئێمە و کۆنگرە و هەموو هاوڕێ و هەڵسوڕاوانی و بەرحاڵ تا ئەو شوێنی کە بە ئێستای کار و هەڵسوڕانەکانی ئێمە کردەوە پێشوازێکی باش لە ئەو کارانە کراوەکە لە تا ئێستا ئەنجامان داوە ئەوەی کە چی شتێ ئەتوانێت زامنی ئەوە کە ئەم کارانە ئەنجامەکانی خۆی لە داهاتوە بپێچێ تەنیا و تەنیا توانم بڵێمەوەی کە ئێمە چۆن هاودڵ و هاوخەبات لێرەوە بەرحاڵ بەدوای ئەوە کە هەنگاو بە هەنگاو ئەم کاوان ئەم کارانە فراوانترکەین بەشێ لە کارەکە لە ئەسوی ئێمەیە و بەشێکی بەرحاڵ لە ئەسوی هەموو ئەو ڕێکخراو و حیزب و لایەنانەیە کە لە کۆمەڵگەی کوردستان ئەو دەستە و کەسایەتی و کەسان ناڕازیانەیە کە کارەکانی ئێمە استقبالێکی زۆر فراوانی لێ دەکرێتەوە بەڵام بۆ ئەندازەیە ڕەنگە هێشتا لێ بێتە جێی ڕاوەسانی ئەوەی کە دەیان و سەدان کەسایەتی با بڵێم هەتا دەستە و کۆڕ و کۆمەڵ و هەڵسوڕا و خۆی ناو ڕێکخراوەکەی ئێمە ببینێتەوە ئێمە دەزانین کە ئەمە کاری پرۆسەیەکە بەڵام هەوڵ و تەقەلاکانی ئێمە لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین جواب بەنیازی ئەو چەشمەکێش و سراحەیە کە لە کۆمەلگا هەیە و مەداخەلاتی ئێمە ئەتوانێت چی کاریگەریەکی لەسەر ئەوە هەبێ ئێمە چاوەڕوانی تەنیا ڕووداوەکان نەکەین بەڵکو ئێمە خۆمان بەشێ بین لە گۆڕینی ئەو میکانیزمانە ئەو ڕووداوانی کە لەم کۆمەلگایە دێتە پێشەوە و دەست پێشکەری ئەم بابەتان بکەین ڕەنگە ئەمەشێکی کە بوو بێ لەو زۆرە کارانەی بە هەر حاڵکە سەرمایەمە لەسەر داناوە و ئەمانەیە قەزەیە دروستکەین لە شاری کردبوو بەهدی حەزی بەکردار تاشناسا بە ڕێوەر عارف ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگری ئازادی و گۆڕانکاری زۆر سپاس لە بەرنامەکانی شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوە بۆ هەموو هاوکاراتان سپاس عزیزان بەرلەوەی کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەی بینین بیرتان دەخەینەوە کە ئەم ماڵپەڕێکە ئێستا لەسەر شەشەکە دەیبینن پێشەنگتیڤی.com ماڵپەڕی فەرمی پێشەنگ تیڤیە لە ڕێگەیەوە دەتوانن بەرنامەکان بە ڕاستەوخۆ دوایین بەرنامە ئارشیفی بەرنامەکان گرتە ڤیدیۆکان سەرکی تری ناوەڕۆکی ئەو بەرنامانەی کە بووە لەوێدا دەنرێن و هەروەها لینک بۆ تۆڕە کۆمەڵایەتیە جیاوازەکان لەبەردەستە و هەروەها بووەکی تایبەتی بەڕێوەبەری پێشەنگ تیڤیش لەوێدا بەردەستە با هیوای سەردانی ماڵپەڕی پێشەنگ تیڤی پێشەنگتیڤی.com بکەن و بە دۆستان و ئاشنایانتانی بگەێنن لێرەشدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بووە هەموو لایەک و هەشاد و سەرکەوتوو